وازی لێکە بینی مەگە پان مەکە یەک پان هەبێ لە ڤیدیۆگا بەس بۆ بەڕێزان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان سەرۆکایەتی حکوومەت ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست لە سەرجان فەرمانگە جیاجاکانی سنووری قەزای کەلار ناوەندی ئیدارەی گەرمیان وێ ڕای دەستخۆشیمان لە بڕیاری دامەزراندنی مامۆستایانی گرێبەست لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە هاوکات بە مافێکی سەرەتایی خۆمانی ئەزانین ئێمەی فەرمانبەرانش دابمەزرێن و بکرێن بە هەمیشەی فەرمانبەرانی گرێبەست هەر لە سەرەتای قەیرانی داراییەوە تا کۆتایی قەیرانەکە بە موچەیەکی کەم خزمەتێکی زۆریان کردووە دەبوو هەر لەگەڵ کۆتایەتی قەیرانی داراییدا فەرمانبەرانی گرێبەست دابمەزرێنرایەن ئەمڕۆ وەکو فەرمانبەرانی گرێبەست لە دووپاتی داواکاریەکانمان دەکەینەوە داوا دەکەین حکوومەتی هەرێم وەک ڕێزێک بۆ ماندووبوونی فەرمانبەرانی گرێبەست بڕیاری دامەزرانمان بۆ دەربکات